بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی عەزیز و خۆشەویستی ڕچەی زانایان سەلام و ڕەحمات و میهرەبانی خوای گەورەتان لەسەر بێ. خۆشحاڵ و شادمانین کە لە ئەڵقەیەکتری بەرنامەی ڕچە لە خزمەتی ئەوەی عەزیز و خۆشەویست دەبین. خۆشەویستان، ئێستا ئێمەمان لە ئەستەمبۆڵین لە وڵاتی تورکیا لە خزمەتی مامۆستایەکی ناوداری کورد، شەیخی کوردان، ڕێزدار جەنابی مامۆستا محەممەد عوسمان سیراجەدین نەقشبەندی کە مەشهورە بە شێخ عوسمانی بیارە. بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویستی ڕچەی زانایان، لە خزمەتی مامۆستا عەبدوڵڵا عوسەیران کە یەکێک لە موریدەکانی جەنابی مامۆستایە، لە خزمەتی مەرقەدی پیرۆزی جەنابی مامۆستا، لە خزمەتی ئەوەی بەڕێز و خۆشەویست دەبین کە بەڕێزیان ئاشنای ژیانی ئەو هەم لە مزگەوتی ئەو وەکو مامۆستا خزمەتەکەات. مامۆستا گیان، سەلامی خوای گەورەت لەسەر بێ. ئەهلا وسهلا مرحبا، سلام ورحمة الله وبركاته. ئەوەی کە بەڕێزان دەزانن لە ژیانی جەنابی مامۆستا ئاشنای ئێمەی بکەن، چۆن مامۆستاتان ناسی لەسەرتی؟ والله بداية أنا لست أهلا. سەرەتا من ناگەمە ئەو پێگەی بتوانم باسی جەنابی شێخ بکەم، چونکە خاوەن ناو و شوورەتێکی ناسراوە. حەزرەتی شێخ محەممەد عوسمان سیراجەدین دووەم زۆر ناسراوە، بۆیە من ناگەمە ئەو ئاستەی باسی ئەو بکەم. بەڵام ئەو سەری هەڵداوە لە ماڵباتێکی خانەدان و ڕەسەنزادە لە زانست و تەسەوف. ئەو باوان و باپیرانی لە زانامەزنەکانن لە خواپەرستی و چاکەکاری لە جیهاندا. باوکی کەوا حەزرەتی عەلاءەدین محەممەد عەلاءەدینە، باپیرەشی حەزرەتی عومەر ضیاءەدینە و باوکی باپیرەشی عوسمان سیراجەدینی یەکەمە. هەڵبەت عومەر ضیاءەدین چەند برایەکی هەیە کەوا زانا و وەلی و کۆڵەگە و ستوندەجی ئەم ئاینە بوون. هەروەها حەزرەتی عەلاءەدینیش چەند برایەکی هەیە، ئەوانیش ئەولیا و زانا و شۆڕەسواری ئەم ئاینە بوون. حەزرەتی شێخ دیسانەوە برایەکی دیکەی هەیە لەم ڕێبازە پاکە، ئەویش مەولەنا خالیدە. هەر لەبەر ئەمە ئەم ماڵباتە پایە بەرزە وەک کانیاوێکی هەڵقوڵی و سەریان هەڵداوە لە ڕەگ و ڕیشەی شەریعەت، کەوا پەروەردە و دامەزراون لەسەر خۆشەویستی و زانست و بڵاوکردنەوەی ئاین و سەرکەوتن بە پەیژەکانی شەریعەت و بانگەوازکردن بۆ ڕێگای خودا و بە هەناوە هاتنی ستەملێکراوان و دڵ بە پەژارەکان و یارمەتیدانی هەژارەکان و تێرکردنی داما و چەوساوەکان و بڵاوکردنەوەی چاکەکاری لە نێوچینەکانی خەڵکدا بە شێوەیەکی گشتی و بە تایبەتیش لەو ناوچانەی کە تیایدا پەروەردە بووە لەسەر سنوورەکانی وڵاتی ئێران و عێراق لە ناوچە کوردیە بەناوبانگەکانی وەک سەنەندەج و مەحموود ئاباد و بیارە. بۆیە خاوەن ناو پێگەیەکی زۆر ناسراوە و لە کتێبەکەشی بە ناوی سیراج القلوب تیایدا باس لە ژیانی خۆی دەکات، یان باسی بەشێک لە ژیانی خۆی دەکات و هەروەها باس لە مێژووی خۆی و خانەوادەکەی دەکات و بە کورتی و پوختی باز لە کارەکانی خۆی دەکات لە نێو دووتوێی ئەم کتێبە. بەس عەفو، ئەگەر پێمان بڵێ دەستپێکی خوێندنی جەنابی مامۆستا هەر لە بیارە دەستی پێکرد؟ ئەو دەستی بە فێربوون و وەرگرتنی زانست کردووە لە لای مامۆستاکەی بە ناوی شێخ حوسەین، بەڵام ناوی دووەمی ئەم مامۆستایەم لەبیر چووە. وەک چۆن وانووسراوە لە کتێبی سیراج القلوب، لە لای ئەم مامۆستایە زانستی شەرعی خوێندووە. شایانی باسە ئەم مامۆستا حوسەینە بە شافعی سەردەمی خۆی دانراوە، چونکە زانایەکی بەناوبانگ بووە و بە قوڵی لە دەریای زانست ڕۆچوو بوو، بە تایبەتی لە زانست و لایەنەکانی قورئانی پیرۆز و تەفسیر و زانستەکانی دیکە. هەروەها لە لای چەندەها مامۆستای دیکە خوێندوویەتی، بەڵام من هەر ئەوەندەم لەبیرە. هەر لە تافی منداڵیەوە فێری قورئانی پیرۆز بووە و زانستە شەرعیەکانی خوێندووە و هەروەها لە بیرکاری دەرونی و ڕامکردنی ناخ و پاکردنەوەی ناخی خۆی لە خوو خەسڵەتە ناچەوت و کرێت و کەوا شایستەی مرۆڤی مسلمان نین ئەسپی خۆی تاوداوە. هەمیشە بەم وەرزشە ڕۆحیانە کاری لەسەر دەرون و ناخی خۆی کردووە، تاوەکو گەیشتۆتە پلە و پایەکی بەرز کە هێشتا ئەو لە تەمەنێکی بچووکدا بوو. بەڵێ لە زانست و عیرفان و جەوانەمەردی واتە لە هەردووچیان ئەو مرۆڤێکی ئێجگار، زرنگ و ژیر بووە و زۆر هەواداری زانستی شەرعی بووە، بۆیە باوەشی بە زانستدا کردووە و عاشقانە گۆشی زانست بووە و هەروەها لەلایەنی پاگشکردنەوەی دەرون و چاکردنی دڵ و ناخیش لە پێناو ئەوەی نەفسی خۆی پاک ڕابگرێت لەم بوارەش بلیمەت و پێگەیشتوو بوو. بە جۆرێک سەرنجی باوکی ڕاکێشا، چونکە لەم سەردەمەدا باوکی لە گەورە زانایان بوو لەم ناوچەیەدا.
هەر لەبەر ئەو هۆیەش باوکی بە شێوەیەکی تایبەت سەرپەرشتی کرد و مامۆستاکە بەو شەهادە بەرزەت وڵات و مەفتەنی خۆت جێهێشت و هاتوویتە خزمەتی جەنابی شێخی ڕەحمەتی. ئامۆژگاری بەڕێستان لە بۆ مریدەکانی بە شێوەیەکی گشتی واروها ئەو کەسانێک کە جەنابی شێخیان خۆش دەوێت چۆن ئیتباعی خەسڵەت و سیفەتە جوانەکانی جەنابی مامۆستاکەون. سیرکە پلە و پۆست لە دنیادا هیچ بەهایەکی نییە. هەرچی ئامۆژگاریشە سەرەتا داوا لە خۆم و پاشان داوا لە برایانم دەکەم. ڕاستگۆیی بنچینەی ڕێگاکەیە. گەر مرۆڤ ڕاستگۆ بوو لە کارەکەی جاکارەکەی هەرچی بێت تیایدا سەرکەوتوو دەبێت. ئێمە هەمومان دەمانەوێت ڕوو سوور و سەرکەوتوو بین لە قیامەتدا. جا ئەم شێخە پایە بەرز و خواناسەی کەوا خاچی ڕەفتار بوو خزمەتی هەموو جیهانی کردووە. هەر کەسێک ستەم لێکرا و یان گرفتێکی هەبوایە بەهات بواە خزمەتی ئەو بۆی چارەسەر دەکرد و ویردێکی پێدەبەخشی کە ڕێگای ڕاستی نیشان دەدا، ڕێگای خودای نیشان دەدا. جا هەر کەسێک بەهات بواە لای حەزرەتی شێخ بە سوودمەندبوونی دەگەڕایەوە. بۆیە ئامۆژگاری من بۆ ئەم خەڵکە هەرچەندە من لەو پێگەیەنیم ئامۆژگاری بکەم، بەڵام تۆ پرسیارت لێم کرد بۆیە دەڵێم پێویستە ڕاستگۆ بین. زۆر بەڕێز جەنابی شێخ موحسین مفتی نەقشبەندی لەسەر ژیانی جەنابی شێخ هەم زۆر شارەزای و هەم نزیکەوە لە خزمەتیا بۆ و هەمیش نووسینگەلێکی زۆری لەسەر ژیانی جەنابی شێخی ڕەحمەتی خوای گەورە دەرەجی عالیکە نووسیەتی. جایمان لە نزیکەوە لە خزمەتی جەنابی شێخ پێمان خۆش ئەگەر پێمان بڵێ ئەو نووسراوانەی جەنابت چەند و چۆنن لەسەر جەنابی شێخی ڕەحمەتیمان. بسم الله الرحمن الرحیم بەخێراتنتانەکەین. هیوامان وایە ژیانی کەسایەتیە گەورەکانی کوردستانی خۆمان بە تایبەتی کەسایەتی ئیسلامیەکان زیاتر ببنە هەوێنێک بۆ ئەوەی کە موسڵمانان لەژێر خێمەی زانستی و علم و معریفەتی ئەوانە زیاتر هەم شارەزا بن، هەم پێ بگەن، هەم تێ بگەن. بەڕاستی وڵاتی ئێمە کەسایەتی زۆر گەورەی پێشکەش بە مرۆڤایەتی کردووە، پێشکەش بە جیهانی ئیسلامی کردووە. تەنها داخێک کە ئێمە ئەیخۆین ئەوەیە گەورە پیاوانی ئێمە لە ناو کوردستانی خۆمانە کەمتر جێگەیان بۆتەوە، هەتا چوونەتە دەرەوە، هەتا لە عالەمی ئیسلامیا زانیوانە ئەمانە چەند دەریایەکی معریفەت و زانستن لە هەموو بوارەکانە. ئێمجا خەڵکانی لای ئێمە یا زاناکانی لای ئێمە هەوڵیان داوە بیان ناسنەوە. هەر لە سەلاحەدینی ئەیوبیەوە خەڵکێکە بوو لە لای خۆمانە لەوانە بوو شانازی پێوە نەکردایە کە ئەمە کووردە، بەڵام هەموو میلەتانی دنیا شانازی پێوەکەن کە سەر بەوان بێ. اینجا کە خەڵکی لای ئێمە بیریان کردەوە لەوەی کە بیان هێنە پێشەوە و وردە وردە یادیان بکەنەوە. حەزرەتی مەولانە خالی شانازیان پێ نەکەین. سپاس بۆ خوا توێژینەوەیەکی تایبەتی من لەسرم کردووە، هەتا ئێستا زیاد لە 5,000 لاپەڕە لەسرم نووسیوە، هەر لەسەر حەزرەتی شێخ عوسمان زیاد لە 9 مجلدی چاپکراومان هەیە، 8یان چاپکراوە، ئەوتریشان لەژێر چاپایە، ئینشاءڵڵا لەژێر تەوابوونایە. هەموویشیان لەسەر کەسایەتی ئەو زاتە گەورەیە و لە تەواوی عالەمی ئیسلامیە هیچ کەسێک نییە ئەمڕۆ هاوتای بێت. ئەگەر پێمان بڵێ ئاستی زانستی جەنابی شێخ ڕەحمەتی چۆن بوو مامۆستا؟ حەقیقەتەن هەر کەسێک ئیهتیمام بە علم و زانستی بدا ئاستی زانستیشی بەقووەتە بێ. کەس نەبووە لە ژیانی خۆما خوێن بێتمەوە لە تاریخی ئیسلامیە بەقەدەر ئەم زاتەیە حەزی کرد بێ لەوەی کە مەدرسەکان ئاوەدان بن، خزمەتیان بکە بەخۆی بە 60 ساڵی، بە 70 ساڵی، بە 80 ساڵی، تەنانەت بە 95 ساڵی و زیاتریش فەقەیەکە ها لەبەری هەڵەسا هەوڵی ئەدا ئەو پەڕی ڕێزی لێ بگرێ. لە خزمەت عولەماکانە خۆی بە خادم و خزمەتکاری عولەما و زانایان و هەژارەکانە زانی. لە تەواوی وڵاتانی ئیسلامی و چواردەورە لە ئێران، لە منتیقەکانی تورکمان سەحرا، لە منتیقە سونیەکان بە تایبەتی و لە کوردستانی خۆمان لە ڕۆژهەڵات و باشوور و
لە کوردستانی باکوور و لە تەواوی وڵاتی تورکیا بەو بەرفراوانەی کە هەیە لە سووریا لە بەغدا لە دەوڵەتە عەرەبی و ئیسلامیەکان ئەمانە هەمووی مەدارسی ئیسلامی نەخشبەندی هەیە ئەو مەداریسە تایبەتیانەی کە دەیان و سەدان فەرعی لێ بۆتەوە هەموویشی ئەگەڕێتەوە بۆ هیمەتی ئەو زاتەیە کە ئەو هاندەر بووە وەڕێپیشاندەر بووە و خۆیشی مرشیدێکی زانایە یعنی هەتا پلە و پایەی علم و زانستی نەگەیشتە ئەوەی کە لە هەموو بوارێکدا بتوانێت ئیجازەی علمی لە خزمەت مامۆسای مەلا حوسێنی تاڵبۆغایی کە گەورەترین عالم و زانای سەردەم بووە لە خزمەت ئەوە کە ئیجازەی وەرگرتووە ئەیان فەرموو کاتێک کە تەقریری دەرسێکی بۆ ئەکرد بەیانی یا دوای ئەوە کە ئەیوتەوە ئەو زۆر لە مامۆساکەی شارەزاتر ئەیتوانی بێڵێتەوە لەبەرەوە مامۆساکەی فەرموو وەڵڵاهی بابە عوسمان تۆ بە کەڵکی ئەوە نای ئێمە دەرسی پێ بڵین تۆ ئەبێ خەڵک لە خزمەت تا بێت و دەرز لە خزمەت تا بخوێنێ و تۆ بۆ ئەوە باشی خەڵکی ئیسیفادە لێ بکات نەکتۆ لێوەدا بنیشیت و کاتەکانی بەفی ڕۆبڕوا چونکە هەر لە گەنجێتی و مناڵیەوە خوا بەهرەیەکی تایبەتی علم و زانست و معریفەتی پێدا بوو. جەنابی شێخی ڕەحمەتی بیارە دەرفەتی ئەوەی هەبوو کە دەرس بڵێتەوە ئیدی تەڵەبە لە ژێر دەستیەوە دەرس خزمەتیان بکەن مەدرسەکانی هەمووی ئیشرافی خۆی یەکرد هەتا لە ئاستی پێگەیشتنا بوو لە وەختا کە مستعید بوو بەڵێ وەکو چۆن دەرزی ئەخوێن دەرزیشی ئەوتەوە وەکو چۆن لە ڕووی ئوموراتی طریقەتەوە هەوڵی ئەدا پێبگا لە ڕووی ئوموراتی علم و زانستیشەوە هەوڵیا پێ بگا ئەزانی لەگەڵ شێخ مەولانەی برایە کە تەمەنیان 1 ساڵی بین بوو حەزەتی شێخی عەلاءالدین لە 5 ساڵیە لە 5 ساڵی و 6 ساڵیە دەستی گرتن هێنانی لە خانەقای بیارە داینان فەرمووی ئیتر بۆتان نییە تەنانەت بۆ لیباس شوەردنیش بێنەوە بۆ ماڵەوە ئەبێ هەر خەریکی علم و زانست هەتا تێگەیشتن ئەو ناز و نیعمەت و تەرتیباتەی کە خەڵکی تر ئەیبینی ئەوان بیریان لێ نەیەکردەوە نەگەڕان بە دوایە هەر هەمویان بە دوای علم و زانستە ئەگەڕان هەردوو علمەکە علمی شریعەت و علمی حەقیقەت هەردوو بابەتەکە چونکە ئەمە دووشتی لێک نەترازاوی لێک نەبڕاوی بە یەکەوە بەسراون نە علمی شریعەتی ظاهر بەبێ علمی حەقیقەت ئەیکرێ نە علمی حەقیقەتیش بەبێ شریعەتی ظاهر ئەیکرێ چۆن دەڵێ وەکو علم و تەقوا هەردووکیان تەواوکەری یەکترین هەر کامیان بەبێ یەکتری حسابیان بۆ بکەی ئەگەر کابرایك بڵێ من ئیدعای تەسەوفەکەم و علم و زانستی نەبێت وەکو بەرەولای زەندەقە ئەڕوا کابرایەکیش علم و زانستیەکی زۆری هەبێت تەسەوفی نەبێت بەرەولای کەسێکی وشک بینی بێبەها و بێبەهرە لە ژیانە ئەمێنێتەوە چونکە ناتوانێت دەور ببێت ئەو مەدرسانەی جەنابی شێخ ڕەحمەتی سەرپەرشی دەکردن بەس لە کوردستان بیان شوێنەکانی تر چێندر بوون لە تەواوی عالەمی ئیسلامیە من سەردانی تورکمان سەحرام کردووە بۆ ئیجازەنامەی علمی ئەوانەی کە موریدی حەزەتی شێخ عوسمانن لە تورکمان سەحرا 10,000 کەس لە مامۆسا و فەقێکان کۆبووبوونەوە هەر لەم ساڵانە زیاتر لە 20 ئەوەنە کەس بە یەک جار کە ئیجازیان وەرەگەر جاری وایە 60 کەس جاری وایە زیاتر کەمتر هەمووی لەسەر دەور و دەرسی حوجرەی فەقێهەتی خۆمانەوە ئێستاش بەردەوامە مەدارسەکانی لە شەرق لە ئەوسەتیان بڵێن لە غەربە هەیبوون لە هەموو شوێنێک مەدارسی هەیە لە ئەڵمانیا هەیەتی لە سوید هەیەتی لە هەر شوێنێک ئیمتیازێکی تایبەتی ختمەی نەقشبەندی لەگەڵ زیکر و شوێن و ختمەکانی ترا کە هەر یەکێک لە مەشایخ بەڕێزەکان بیەکە ئیمتیازی طریقەی نەقشبەندی ئەوەیە هیچ خانەقایەک نییە لە پاڵیا ناوەندێکی علمی و زانستیتیان ینی لە پاڵ ئەوەی کە ئەم خانەقا بوو هەم تەسەوف و زیکر و ختمە شوێنە ختمەی تیا هەبێ زیکر و عیبادەتی تیا هەبێ ئللا ئەبێ شوێنی پێگەیاندنی فەقێ و مەدرسە و تەلەبە بێ هەرچەندە باسی جەنابی شێخ کەنیەوە تاوا نایە بەردامەیەک مامۆستا بەڵام پوختەیەک خلاصەیەک لە ئەوەی کە بە خۆت پێت باشەمە لە خزمەتین بیڵێ ئەوەی کە باشە بە حەقیقەت زۆر لەوە کورتتریشی بکەیتەوە هێشتا ناگات بە چەند سەعاتێک ناگەیت ئەوەی کە تۆ کۆتایی پێبێنی گرنگ ئەوەیە میلەتی ئێمە واعی بێ تێبگا گەورەکانی لە یاد نەکا میلەتی ئێمە بزانێ ئەوەی کە خزمەتی ئەم وڵاتەی کردووە بێتەماحیکە بێ مەرامی سیاسی ئەیکا بێ مەرامی دنیایی ئەیکا مرشیدی حەق چاوی لە دەستی خەڵکەوە نییە چاوی لە پارەپوڵی خەڵکەوە نییە یادکردنەوەی زاتێکی وەکو حەزەتی شێخ عوسمان ببێتە خێر و بەرەکەت بۆ دڵ و دەروونەکان بۆ ئەوەی خەڵکی لە ژیانی ئەمانە
شارەزا ببێ ئەگەر بتوانین لیان شارەزا بین بە تەکید بە دڵنیاییەوە ئەچین شوێنی ڕێبازەکەیانەکەوین چونکە ڕێبازەکەیان تەنها هەدەف ڕازیکردنی خوایە و دوورکەوتنەوەی لە هەوای نەفس و ئارەزوات و شوێنکەوتنی حەزەتی پێغەمەری نازدارە و گەورەترین ئەولیا لەسەر زەویە لە لای ئێمە ناگاتە دەرەجە و پلە و پایەوی مقامی بچووکترین ئەسحابی پێغەمبەر صلی الله علیه و سلم. لەبەرەوە ئەمە حاڵەتێکی زۆر ئاعتیادیە. خەڵکوان نەزانێ ئەهلی تەسەوف غولو ئەکا، هەر کەسێ لە ئەهلی تەسەوف غولو بکاوە تا ئەوە بزانە لە ئەهلی تەسەوف نییە. ئێمە گەورەترین مرشیدمان بە خزمەتکاری شریعەتی ئیسلام زانین. ئەگەر خزمەتکاری نەکا بۆ چرکە ساتێکیش نامانەوێت ئەوە مرشید بێ، ئەبێ خزمەتکاری ئەو ڕێبازە بێ، بە گیان و دڵی خۆی و بە هەرچی توانای خۆی هەیە بیخاتە سەر بۆ ئەوەی خزمەتکە. کاتێک کە ئەو خزمەت بکە خەڵکی خزمەتی دینەکەی ئەوەکا و دەوری لێدا. کاک محەممەد سعید یەکێک لە مردەکانی جەنای مامۆستا و شارەزا لە ژیانی شێخی گەورەمان. جەنابی شێخ ئەخوای گەورە دەرەجی عەلیکە ئێمە دەزانین زۆر شوێن گەڕاوە، دوجار تاو کاتی وفاتی فەرموو ئەلێرە لە ئەستەمبوڵ وفاتی فەرموو. جاگەر پێم بڵێ ینی ئەو شوێن گۆڕانەی جەنای مامۆستا هیجرەتەکانی جەنای مامۆستا هۆکارەکانی چی بوون و شوێنەکانیشی کوێ بووکە جەنابی شێخ بۆ ڕۆشتون؟ ئەوەی کە تەمەنی من لەو کاتەدا 12 ساڵ لە دووڕۆ حەزەی شێخ لە ساڵی 79 بوو کە وەزعی ئێران بۆ شێوەیە گۆڕا. حەزەی شێخ دووڕۆی بەجێ هێشت بەرەو بیارەی شەریفە گەڕانەوە. تقریبا سەرەتای پاییز بوو تا تقریبا ناوەڕاستی بەهار حەزەی شێخ لە بیارەی شەریفەمانەوە، دوایی بەرەو بەغا لە بەغا درێژایی ئەو 10 ساڵە هۆکارەکانی دەزانی حەمەجان؟ هەندێکیان لەوانەیە نەزانم، یانەوەی کە ئەوەی کە ئەولیای خوا ینی تایبەت بێ بە خۆیان مەسەڵەن حەچی لە دوای ئەوەش کە مەسەڵەن حەزەی شێخ شوێنەکەی بەجێ هێشتووە دەرکەوتووە کە ئەمە حکمەتێکی تیا بووە کە لە 24 1990دا کە حەزەی شێخ تەشریفیان بەرەوە ئەردەن ڕۆشتن 4 مانگ دوای ئەوە وەزعی عێراق ئەوە بوو دووبارە عێراق چۆن ناوکوێتەوەمانە و بۆ شێوەی لێهات حەسار خرایە سەر عێراق. دوای 5-6 مانگ لە ئەردەن تەشریف مایەوە تەشریفی هێنا بۆ ئەستەمبوڵ. پێش ئەم شوێنە لە 3-4 شوێنە حەزەی شێخ تقریبا نیشتەجێ بووە. دوایی کە ئەم شوێنە عەرزە مەسەن کە دیاری کرا لێرە خانەقای باشە هۆکاری هاتنی ئەستەمبوڵ بوون منانی چڕەبتێکی هەبوو بە ئەستەمبوڵ ئەو لە ڕۆژهەڵات بەڵێن لە کوردستان ڕۆژهەڵات لە دایک بووە ئیدی تورکیا بۆ ئیلا کە حەزەی شێخ تەشریف بردوێتە هەر شوێنە خانەقەی دامەزران بێ بۆ بانکردنی خەڵک بۆ دینی ئیسلام مەسەلەن بۆ شریعەت. لێرەش حەزەی شێخ زۆر ئەیویست کە لێرە حوجرە و خانەقاکە بۆ شێوە تەوسیع بێت، بەڵام حکوومەتەکانی پێشوو زۆریان هینیان خستە سەر حەزەتی شێخ. ڕۆژانە هاتنی مەسەن جەندرمە لەو زەمانەیە خەڵکێکی زۆر ئاوارە لە عێراقەوە. گەرم باسی بعد هەندێک شت بکەم لەو فترەی شەڕی ناوخۆ لە ساڵی 1948 ساڵە لێرم کە لەوانەیە بڵێم دەیان و بەلکو بڵێم 20 هزار هەر خەڵکی لای خۆمان ئاوارە بوون هاتوونەتە ئێرە. ڕۆژانە ئێرە 500 نەفەر و 600 نەفەر هەمووی لە خۆگرتن، هەمووی لە خۆی لە خانەقا لێرە ماونەتەوە، هەیە هەفتەیە ماوە، هەر 2 مانگ ماوەتەوە، 3 مانگ ماوەتەوە. ئەگەر ئێرە نەبووە سەدان خەڵک لەوانەیە مەسن بڵێن هەم شوێنەکە هەم خواردنیش لەسەر جەنابی شێخ و با بڵێن بە تەکید وا بووە. هیچ مەسن حیزبێکی سیاسی یا لایەنێک مەسن بۆ شێوەم یارمەتی ئەوەی نەداوە مەسن کە ئەمانە هەمووی کە هەر هات بە حەزەی شێخ دەرگای واڵاو بووە و فەقیر و هەژار فەرق و جیاوازی کەسەکانی نەکرد بۆ وەرگرتنیان هەرگیز. وەڵاهی بە چاوی خۆم بینی و کوڕێکی خەڵکی سلێمانی مەسیحی بووە چەند مانگ لێرە ماوەتەوە. ئەوەی کە لەوەندە لە ئەستەمبوڵ ژیانی گوزەرا بۆن منە هەم لە مەسائلی ئەڵقەی زکر هەم لە خزمەتکردن هەم لە مەسەلەی میوانداری کەسەکان لە خۆگرتنی نەداران و یان دەنگ و ڕەنگە جیاوازەکان چۆن بوو جەنابی شێخ؟ بەو تەمەنە ڕۆژانە کە تەشریفی دانیشت بێ هەر لە ساعات 8:30 و بەیانی بیگرە کە خەڵک هات بە خەڵکی نەخۆشە بووە یەکێ گورچی لیتەوەنە بە گژوگیای کوردەواری خۆمان ئەمانە جوابی هەموو کەسی یاوەتەوە دانی تااقەت و حوسڵەیەکی عجایب کە خوای تەعالا بەو جۆرە زاتەی بەخشیوە ینی ئێمەمانە لە قودرەتی ئینسانێکی 25 ساڵ و 30 ساڵان نییە.
جوابی هەموو کەسی بەڕێکۆپێکی یاوەتەوە ژن و پیا و ئەمان یعنی جگە لە چارەسەری ڕۆحی بۆ نەخۆشەکان چارەسەری جەستەیشی کردوون بەتاکید ینی من ئەمانم زۆر بە چاوی خۆم بینی و ئەمانە بەڵێ سەبارەت بە علمی جەنابی شێخمان با بڵێن بەڵێ ینی دەرس و دراست و قوتابی گەلی هەبوون حەزەی شێخ لە هەر لە خزمەتی مەرحومی حەزەی شێخ العادینی باوکیە لە بیارەی شەریفە لە تەمەنی 5 ساڵیەوە بجەنگەڵ شێخ مەولانای برایەکە ئەو ساڵی لەو بچووکتر بووە قورئانی دوایەوە کە قورئانیان ختم کردووە و عیلمەکانی فەقێهاتیان دەست پێ کردووەمانە و طبعاً علمی مەلایەتی بە تەواوی وەرگرتووە ئیجازەی شێخایەتی حەزەی شێخ العادینی باوکی لە 1954 فوتی کردووە 4 ساڵ حەزەی شێخ لە بیاری شەریفە ئەمێنێتەوە و کاتش وەزعی ناوخۆی عێراق تێکەچێت لە 1950 و 59 حەزەی شێخ تەشریفا بۆ دووڕۆ تا 79 کە لە بیدایەتە عەرزم کردن دووبارە ئێرانی بەجێهێشت گەڕایەوە بیارە و تا هاتە بەغاو دووبارە تقریبا لە تا 1990 تقریبا ئەو شەوە کە فەوتی کردەمە و بەیان 21 ڕەمەزان بوو ئەو شەوە هەر لێرەوە فاتی کرد تا مزگەوتە بوو لە خەسەخانە بوو لە خەسەخانە شوێنەکەی نیشتەجێ مزگەوتە ڕۆژ پێش ئەوە تقریبا کە وەزعی ناڕەحەت و ئەمانە بەرای خەسەخانە لە خەسەخانە فوتی کرد من ئەوەم وەڵام وەرنەگرت کاک محەممەدجان سەبارەت بە عەڵقەی علمی جەنابی مامۆستا جگە لە ذکر سەبارەت بە دەرس و دراسات و خوێندن و بابەتانە قوتابی هەبوون یان ئێرە مەدرسەی هەبوون یان مامۆستای هەبوون لێرە دەرس بڵێنەوە لە بیاری شەریفە من ئەوکە ئەوم عەرزکردن ینی ممکنە من شارەزایی ئەوم نەبوو ینی ئەوەی بزانم کە جەنابی دەرسی وت بێتەوە یامنا بەڵام بە نوعێکی تر مەسەلەن کە دوایەوە ئیجازە نامەی ئیرشادی لە خزمەت حەزەتی شێخ العادینی باوکیە وەرگرت بێت بە تاکید هەندێک کاڵێن هەندێک جاریش دەرسی قورئان و ئەمانە و فقهیشی مەسەن بەشداری کردووە لە خزمەت چونکە تەشریفیان لە هەر شوێنێ بوو بێ مامۆستای گەورەیان هێناوە کە لەو شوێنە تەدریس بکە لە فەقێ و شتیان ڕاگرتووە لە خانەقاکان لە پاڵ خانەقاکانە حوجر و ئەمانە لە نزیکەوە لە خزمەتی بووی ئەوەی کە زۆر پێوە سەرسام بووی تەمان سیفاتەکانی یەکجار بەرز و جوان بوون بەڵام ئەوەی کە بەرەسان لە یەک دوو خاڵا بۆمانی کورتکەیتەوە حەزەی شێخ کە شەوان بە تایبەتی هەندێک شەو کە خەڵکێکی میوانێکی زۆرە زۆر جار مامۆستایانی لە ئێرانەوە کو مامۆستای بداغی مامۆستا مەلا ئەحمەدی سەقز بە ڕەحمەت بێ ئەوانە نەماوە مامۆستا سەیبەها لە عێراقەوە مەسەلەن ئەم عالمانە مەجلیسێک بوو 20 نەفەر جاری و ئەو 40-50 نەفەر هۆدەکە چەند کەسی بگرتە لەو مەجلیسا بە قورئان خوێندن و قەسیدە خوێندن و تا یەکی شەو تا 12 شەو زۆر جاری تر مەجلیسەکان بەم شێوە ڕازانەوەتەوە هیچ لەو تەمەنە قەت بێتاقەتی نەنوانوە هەر مەسن پێی خۆش بکە لەگەڵ میوانە دانیشێ گوێ لە مشکیلە و ناڕەحەتی خەڵگرتووە لە میانی ئەوانە خەڵکە بووە نەخۆشیێکی هەبووە لەو هینا عەرزی حەزەی شێخ محەممەد گوێی لێگرتووە جوابیشی یاوەتەوە ئەوەی کە پێویستی کرد بێ بۆ دا و دەرمانەوانە بۆی نواندووە ئێمەش بە خێراتنی کەناڵی پەیامەکەین بە خێربێن ئەرکتان کێشاوە بە خێربێن سەرچاو وەکو ئەزانن گەورەیی خەڵک و قەدر و ڕێز و ئیحتیرامی لای خوا بە تەقوایە لای خەڵکیش واجب بووە لەسەر موسڵمان ڕێز لە گەورە بگرێ گەورەکە بە چیا ئەزانی گەورەیە بەوا کە ئەهلی تەقوا بێ تەقوایش بە عیلم و بە شارەزایی ئەکرێ یەکێکی وەکو حەزەتی شێخ عوسمانی سیراجەدین کە لەقەبی بوو کوڕی حەزەشی عەلادینە و لەنەوەی شێخی سیراجەدینە ئەوە بۆ 2 سەدە ئەچێ مەدرسەیان قەرەباڵغ بووە بە فەقێ و مامۆسا و مدەڕیسی قابلەتدار و گەورە لا یەزال وەکو ئەڵێ مزگەوت بڕوخێ میحرابەکەی ئەمێنێ هەر ئیسەیش کە شێخیش لە چەند ساڵێکە لە دنیایش دەرچووە وفاتی کردووە بڕۆی بیارە ببینی وا ئەزانی کەسێک بە تایبەتی مراقبەی ئەم شوێنەیەکە نان خواردنی سفرە و خوانی ڕێز لە میوانی پەنای هەژار و داماوان سەرڕای ئەوە مەدرسەیەکی تایە
هەر وەختێ فەقێکان کەم بن وان لە دەوری 50 ئەچێ بۆ 100 مامۆسای مودەڕیسی قابلەدار ئیسا هەیە لەوێ خزمەت ئەکرێ کە توانای ئەوان هەیە بڕۆن لە جامیعی ئەزهەر دەرس بڵێنەوە ئەوەنە مامۆسای چاکن و گەورن ئەتوانم ناویشیان بێنم بەڵام ئیسە ئێوە مەبەستەکەتان تەنیا شێخە شێخیش لە تەمەنێکی 100 ساڵیە بگرە زیاتریش شخصیەتێکی ناسراو لە ناو عەرەب و فارس و تورک و کورد و هەتا لە وڵاتانی دەروێش شخصیەتێک 100 ساڵ لە ناو خەڵقا بژی اینجا پەیوەندی لەگەڵ هەموو چین و توێژەکانە هەبێ ئەوە بە چەند وتارێک و بە 5-6 دقەیەک ئینسان ناتوانێت مافی خۆی بداتێ چونکە ئەو ئینسانە وەها بووە مەسەلا پەیوەندی لەگەڵ مەلیک و ڕوئەسای عالەما بوو یەکێکی وەکو مەلیک حسێنی ئەردەن وەها پێشوازیە کرد وەکو مریدێک مەلێک عەبدوڵڵا ئەهاتە بەغا من خۆم لە خزمەی شێخا بووم مەلیک عەبدوڵڵای مەلیکی سعودی ئەهاتە ئەوێ وەلیعەهد بوو ئەو کاتە دا لە خزمەی شێخا بوو چی مەطلەبی بوو کردی لە دوایە بە منی ود بە چفە وتی هەندێ نانی هەورامین بەرێ منیش چوم نانە کوردیەکە چوم نانەکەم بۆ ئە پێچاوە شێخ فەرمی ئەوە چیەکەی تم قوربان وەڵان داوای نانەکە نانی ئەدەمی یانی شخصیەتێک لەگەڵ ئەوانە کوڕێک بوو خەڵکی بانی خێڵان بوو عەقیدە و بیر و باوەڕی هەر لەگەڵ ئیسلامی شان نەبوو زۆربەی ڕۆژ لە جامیعەی بەغا ئەیخوێن ئەهات بۆ خزمە شێخ ئێمە کاک ناسیح تۆ باوەڕ ڕوو نییە چۆن تێی بۆ خزمەت ئەم شێخە وتی برا ئەم شێخە خۆ ئینسان کە دینی نەبوو خۆ ئەبێ عەقڵی هەر بێ تم چۆن وتی ئەی ئەم ئەیبینی جارێ لە پاک و تەمیزیە ئەڵەی تازە لە پاکەت هاتووە دەرەوە هەموو ڕۆژێ هەر ئاوایی بینی اینجا لە مەجلیسی مەلا وەکو مەلا قسەیەکە لە مەجلیسی دکتۆرە وەکو دکتۆر قسەیەکە لە مەجلیسی باخداریە وەکو باخەوان لێیەزانێ لە مەجلیسی حەیوانداری و زەراعەت و ئەمانە پسپۆرە لەو بوارانە و لە باسی ئەدەبیات و شیعرە ئەوە هەر سەرامەدە و زۆر ئینسانێکی وهایە من بەهاتنم بۆ ئێرە ئەمانە ئیسفادەیەکەم ئەگەر ئیمانیشم بووایە ئەوە باشترە بوو بەس وتی گلەیم لە ئێوە هەیە ئەو ئەڵێن ئاگرێکی هەتایی هەیە چۆن زۆر ناترسن ئەی ئەگەڵن بە هەشتێکی هەتایی هەیە چۆن ئاوا سارد و سەر عەمەلی بۆکەن بەخوا من ئەگەر ئیمانم بێ ئەوە نابم ئێتە تەمان ئەوە قسەیەکە هیچ جێی باوەڕ نیە بەس مەبەستم باسی شخصیەتی شێخی ئەکرد ئەوی ئینسان عەقڵی بێ کابرا نەخۆشە هەموو نەخۆشێک چارە کرد هەموو نەخۆشێک نەبوو لە دەستی دەرچێ و بڵێ ئەمە دەرمانی لای من نییە دەرمانی سەرعی لابوو دەرمانی زەختی لابوو دەرمانی شەکرەی لابوو دەرمانی شێتی لابوو دەرمانی هەموو نەخۆشیەکانی لەشی ئینسانی لابوو این دەرمانی چاوی لابوو هەتا شخصێ بە منی ودوتی باشە تۆ وای لە خزمە شێخا ئەوە وەکو نووسەرێک شتەکانیش ئەنووسی وا لە بەردەستا ئەوانەی کە ڕەچەتە بوون وەسفەی ئەو داو دەرمانە من خۆم جیام کردەوە بەعزێکی لە ئەوڵ و فارسی بوو لە ئێران هاتە بیارە کردمان بە کوردی چووە بەغا کردمان بە عەرەبی ئیمجا لە دواییە هیوا بوو ئەی باشە تۆ مادەم دەرمانەکانی شێخولایە ئەی برا خەڵکێک هەیە بۆچی دەستی ناگاتە شێخ تۆ بۆی دانانی وتم برا تەشخیسەکە موهیمە بزانی ئەم دەردە چیەتی ئێستا شێخ کە سەیری چاوی بەشەری ئەکرد هیوا بوو ئەی فەرموو ئەمە ئاوی سپیە ئەبێ ئاوی پیازی تێکەی یا بەر لەوە قەپات بێ زۆر ئاسانە بڕۆ ئەمەلیاتی بکە ئەگەر ئاوی ڕەش بواە نەوعێتری بۆ دائانە ئەگەر شەوکوێر بواە نەوعێتری بۆ دائانە هیوا بوو ئاوی مێوی بۆ دائانە مێو کە ئەی بڕی لە دوایە دڵۆپە ئاوێتە خوارۆ ئەوە ئەی فەرموو ئەوە بکەرە چاوت هیوا بوو ئەی فەرموو ژەنگی گوێچکەی ڕاست بکەرە ئەم لاهی چەپ بکەرە ئەم چاوەکە ئەمەی بۆ دائانە دەی ئەبێ من ئەوە بزانم ئەم چاوە کام دەرمانی بۆ باشە یان مەسەلە ئەم غودەکە هەیە لە جیسمی ئەم بەشەرا ئایا بزانم غودەیەکی سەلامەتە یاخوانە خواسە وەکو شێرپەنجە وایە اینجا لەبەرەوە ئەو شتەکانی ئەزانی شخصێک هاتە لای 4 کەسوە هێنا بوویان لە دەوری ڕانی ئەوانەوە و
دەسڵاتدار بوون دیار بوو ئەیان دکتۆر و شتیان زۆر گەڕاند بوو اینجا وتیان بە من عەرزی شێخمان بۆ بکە و منیش لە خزمەت شێخا و عەرزم کردم قوربانم پیاوێکی زل و زەلام بوو وتیان بەخوا 4 کیلۆشتی بۆ هەڵ ناگیرێ و خەو خۆراسی نییە و خواردنی بۆ ناخورێ و بردومانەتە بەغا و بردومانەتە کوێ و ئێستا ئەمانەوێ بیوێن بۆ شوێنێتە بزانم شێخ ئەمری بەچی شێخ فەرمووی ئادەی دەم و ئاوا لێ بکەین کە ئاوای لێ کرد فەرمووی بێ بە من فەرمووی بێ سەیری کە ئەم چەناکەی ترازاوە ئیتر ئایا باوێشکی دابێت جێگەسەری خراپ بوو بێ هەرچی بوو بێ ئەمە هی ئەوەیە هیچی تری نییە ئەمان بە هەزار تەسەوریانە کرد کە ئەم دەردێکی پیسی و ناڕەحەتی بێ ئیتر وتیان دەی قوربان ئەمە بەچی عیلاجەکرێ فەرمووی ئەوە زۆر ئاسانە شەو ڕۆژێ خورما و دووگی تێ بگرن ئەم چەناکەی وەکو چەتفەی هەڵی بەسن ئیتر لە دواییە سیواکێک بخەنە ناو دەمی ئاوا و یەکێک بێ بە ژیرانە ئاوا بیتەقێنی چاکەوی دەی ئەمە یعنی تۆ هەر لە ڕێوە یا مەسەلا هیوا بوو شخصێک سۆفی بوو جا سۆفی بەعزێکی هەیە پێژن ئەبدال نەک سۆفی یعنی هەر ئومەتی پێغەمبەرە هەر بەعام ئینسانێکە ئەهلی تەقوا بێ هەیە ئەبدالە هەیە مەسەلا پێژن ڕیجال و غەیب هەیە پێ ئەڵێن ئەهلی کەشف و کەرامەت هی هەرێکە وەکو بڵێ بەڵام ئەوان خۆیان بە هیچ نازانن یەکێ لەوانە من عەجایب بن قەیم ئەڵێ 3 کەس ئەتوانن خۆی بگۆڕی یەکێ لەوانە جنۆکە ئەتوانن خۆیان بگۆڕن مەلایکەت ئەتوانن خۆیان بگۆڕن ئەبدالیژنەوە ئەپیاوێکن لە تەصفیەی قەلبیان بۆ نورانی و ئەتوان خۆیان بگۆڕن جا ئەو شەخصە لای مناوتی من چی بکەم وتم بۆ وتی من خۆم بووم بە دوان تم چۆن بووی بە دوان وتی وەڵڵاهی من 2 کەسم ئایسا هەر قسەیەکەم و دوانین ئیتر بێ ئەوە هیچ بڵێ هەر چووە خزمە شێخ گریا فەرمی بۆ ئەگریەی لای بەم تم بەڵێ قوربان ئارێ وەڵڵا وتی هەر بەوەی تر بێ ئەوە بڵێ من حاڵم وایە وانییە یعنی وەکو شێخ لە هینەکانی تێگەیشت بوو هەر فەرمووی لای بەم وتی بەڵێ قوربان ئارێ وەڵڵا لای بم ئیتر هەر بەوە لاچوو جا مەقسەد شەخسیەتێکی وایسە مەسەلا بڵێن ئەم بەر زەمانەیشە هیوایەتی ئەوە بوو یەکێک بخوێنێ لەبەر فەقێ هەڵەساوە ئەوە نەڕێژی لە فەقێ و مەلا ئەگرت اینجا فەرموو ليس منا من لم يرحم صغيرنا ويوقر كبيرنا ڕێزی عولەما ئەشێ بگرن جارێ نزاعێک بوو لە بینی مامۆستا مەلاحمەی قازی و شەخصێکی ترا اینجا شێخ نامەیەکی بۆ من نووسی یەک نامەی درێژ بوو لاپەڕەیەک خورشیدی فەرمووی ئەمە لە خانەقەی مەولانا بیر خوێنەرەوە بۆ جەماعەت یەکێ لەو قسانە کە لە بیرمە فەرمووی ئەم طریقەتی ئێمە بە عولەماوە طریقەتە ئەگەر عولەما تەئیدی نەکا و پشتگیری نەکا طریقەتێکی بەتاڵە فەرمووی ئێمە وەسیەتی باو باپیرمانە عولەما پێسی سەرمان بێرێ بەسەر چاومانە لە ژێر و دەستی ماچەکەی ئەمەنە ئیحتیرامی شەرعی ئەگرت ئەوەنە ئیحتیرامی مەلای ئەگرت ئەوەنە ئیحتیرامی شەریعەتی ئەگرت یەک بەشەر وایە لە خزمەتی ئەجارێ مەجلیسی کە دانیشتن پێش هەموو شتێک ئەی فەرموو با بە قورئان دەست پێ بکەین ئادەیەکێکی عەشەرەیەکمان بۆ خوێنێ عەشەرەیەکیان بۆ ئەخوێن یەکێتر نییە بخوێنێ یانە بەڵێ فڵانی شەیە ئەوی دەنگی خۆش ئینجا هەتا 3 جار ئەگەر قورئان خوێن بوایە ئینجا مەجلیسەکە دەستەکە بە قسەکردن و ئەرزیانە کرد قوربان چی بکەین و چی نەکەین و پرس و ڕا و قسەی دینی و دنیای و ئەمانەیان ئەکرد عادەتی شێخ وابوو هەر کەسێکی عەشەرەیەکی بخوێندایە بە دزی وە بێ ئەوە کەس بزانێ ئەوە سووکێ دەستی ئەبرد پارەی خستە گیرفانی تر حتا لە خزمەت مامۆسایە جارێکیان شتێکی نووسی بوو شێخ پێی خۆش بوو ئیتر شێخش لە کاغەزێکا لە زەرفێکە نەک وەکو پارە لە زەرفێکە ئاوا خستیە باخەڵی وتی قوربان دەستی گرت و ئەم تێگەی کە زانی پارەیە وتی قوربان نامەوێ شەریکی بۆ قەرار بم یعنی ئەو نیەتی خۆمە بۆ خوا کردومە با شەریکی بۆ قەرار نەمێنی نەبێتە پارە و مادە فەرمووی نایسە مەی خوێنەرەوە من نامەیەکە دوایی بخوێنەرەوە یعنی هەر وەختێ عالمێ بهاتایە خەبەریان بدایەتێ مامۆستا مەلامەجی شەقڵاوە بوو لە بەغا فەرمووی با بچین بۆ خزمەتی خۆ ئەویشە هاو بۆ خزمەت شێخ بەڵام فەرمووی باە بچین بۆ خزمەتی ئەو ئەچوی با بچین بۆ خزمەتی مامۆستا مەلا عەبدولکەریم ئەچوین لە شوێنە جومعەمانە کرد لە ئوم تەبوول لە هەر مزگەوتێکی تر لە بەغا
ئەی فەرموو خوڵکی خەتیبەکە بکەن توخوا بێتەوە بۆ نان خواردن و ئەوسا بڕواتەوە. یعنی هەمیشە لەگەڵ عولەماغا تێکەڵ بووە، بە تایبەتی ئیتر ئەدەبیات و شیعر و تێکەڵی و خزمەتیشیان بۆ عولەما ئیترەوە بێ ئەنازە، چونکە ئائیسە تۆ بتەوێ حوجرەیە دروستکەی مامۆسایەک دەرسی تیا بڵێ تۆ سێ فەقێ هەبێ، ئەبێ خەمی نانی بەیانی و نیوەڕۆ ئێوارە و شوێن و سەرما و گەرما ئەوانەی بخۆی. دەی ئەگەرەکو ئەمان چەند حوجرەیان دروست کردووە، ئیسا هەر لە پیران شەهرەوە، هەر لە دووڕۆوە، هەر لە سنەوە، ئیسا هەر لە دەربەنی خان، ئیسا مامۆسامان هەیە لە دەربەنی خان 40-50 فەقێ هەیە فەرعێکی بیارەیە، مامۆسامان هەیە لە پێنجوێن فەرعی بیارەیە دەوی 20 فەقێ هەیە، مامۆسامان هەیە لە هەڵەبجەی تازە هەر فەرعی بیارن. ئەمانە هەمویان هەر مامۆسایەکیان ئیجازەی وەرگرت بێ ئەبێ چەند فەقەیەکی شێوە خزمەتیەکە. بۆچی؟ چونکە هەر شەریعەت هەروەڵێ دەی ئەویش جارێکیان باسی کەرامەتیان کرد، شێخ فەرمووی 100 کەرامەت بەقەو ئەوە خێر نییە دوو ڕکعات نوێژ بکەی بە بێ خەیاڵ، وەها نوێژ بکەی خەیاڵی تیانە بێ. ئەوە وەسیەتی ئەوە دائیمەن ڕقی لە کەسێ بوو کە بەتاڵ بێ و بێ ئیش بێ و یان لە خوێندنا سارد و سڕ بێ و ئیتر دائیمە هانی ئینسانی بۆ ئەو شتانە ئەدا وەکو ساڵ نەبووم، یانی وەکو ساڵ، بەڵام کە هەرچەند بچوومایە مەسەلا 10 ڕۆژ 15 ڕۆژ 50 ڕۆژ 40 ڕۆژ ئەوانە ئەمام و ئیتر هەر لە دووڕۆ هەتا ئەوکو بیارە و هەتا ئەوکو بەغا و بەم ڕێگە و بانانا لە خزمە شێخا و ئیتر هەموو نووسینی کاغەز و جوابدانەوەی خەڵکی دینی و دنیای و گەورە و کورد و عەرەب و ئەم جۆرە شتانە. بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویستی ڕچەی زانایان، ئەوەی پێشکەشمانکردن بەشێک بوو لە ژیانی پڕ لە خزمەت و علم و عیرفان و جوهد و تێکۆشانی شێخی گەورەمان شێخ عوسمانی بیارە خوای گەورە دەرەجەی عالی کات. مامۆستای پایەبەرز، ئێمە هەرچەندە لەسەر ژیانی ئەو بدوێن ناتوانین حەقی ئەو بدەین. ئەو مەرقەدە بەڕێزێکی ئێمە لە خزمەتی ڕاوەستاوین تەرمی پیرۆز و بەڕێزیانی تێدایە لە ئەستەمبوڵ. مامۆستای پایەبەرز دەستی قەڵەمی هەبوو، مامۆستا شەیخی تەریقەت بوو، مامۆستا ئوستازی حوزرە بوو، مامۆستایەکی ناودار و بێپایان لە بەرزێتی لە خزمەت و خزمەتگوزاری کوردایەتی و لە خزمەتی شەرع و هەروەها لە خزمەتی هەموو مسلمانانی جیهان کە خاوەن مریدگەلێکی یەکجار زۆرە. مامۆستای پایەبەرز لە کوردستانی ڕۆژهەڵاتە لە ساڵی 1993 لەدایک دەبێت. لە ساڵی 1997 لە ئەستەمبۆڵ وەفات دەفەرمێ. تەمەنی پڕبەرەکەتی شێخی گەورەمان 101 هەندێکیش دەڵێن کە ڕای زۆر لەسەر ئەوەیە کە تەمەنی پڕبەرەکەتی جەنابی مامۆستای ڕەحمەتی 104 دانە ساڵ بووە. مامۆستا هەم تەمەنێکی پڕ لە بەرەکەت هەبوو لە تەمەن درێژی، هەم تەمەنێکی پڕ لە بەرەکەت لە عیلم، لە عیرفان، لە جوهد، لە تێکۆشان. هێر چەندی ترەمە لە ژیانی جەنابی مامۆستا بدوێن ناتوانین حەقی ئەوە بدەین. تەنها ئەوە دەکەین دەپارڕنەوە کە خوای گەورە دەرەجەی شێخی گەورەمان عالی کات و ئێمەش بەبەر شەفاعەتی ئەو پیاوە بەرز و بەڕێزە خات. خۆشەویستان، ئێوەش لە دوعای خێر بێ بەشمامەکەن تا بێگەیشتنەوە بە خوای گەورەتان ئەسپێرم تا لە ڕۆژی دواییدا لە خزمەتی ئەو پیاوە بەڕێزانە بە ڕۆحیانەتی ئەوان شاد دەبینەوە. السلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.